ام لسوتی ود گرن جمتا رزدار شهروان دوباره بخیر هاتی ج بودجه ترخانکری بو پارێزگەهان بتایبەت بو پرۆژەیان کو gelek نقاش لەسەر دەهات نەکردن و ez barim هیچ تانە رازی بوون jî لەسەر بەردەوا min heta niha çi jê hatiye xerckiran çi jî tê xerckirin esasen بله زۆر سوپاس بۆ جەنابەت و بۆ بینێرانی خۆشەویست بخۆی بابەتەکە زۆرتر بابەتی گەندەڵیە لە ناوەندی و لە باشووری عێراق کە بابەتی پرۆژەکانی پەڕەپێدان ئەوەی کە خشتی لە من دەست گەندەڵیە کە خەرج ناکرێتن مەبەست نا خەرج دەکرێت بەڵام پێوەی دیار نییە پێوە دیار نییە گەندەڵەکە زۆرەوە چەندین بودجێ چەندین ساڵە کە دەبین ئەوڕەکە ناوچەکانی کوردستانی عفۆن ماوچەکان دەروی هەرێمی کوردستان ئەو حتا بەسڕا چەندین تریلیۆن لە پرۆژەی پەڕەپێدان بیت چ بەرهینان بیت سندوقەکانی کە پێک لە هاتینە چەندین ڕێکخراوی دەوڵەتی کە چەندین ملیار لە بۆ ئەو ناوچانە بەس بەداخەوە ئەو گەندەڵێکە هەیە ئەو هەندێک مافیات و هەندێک گروپیت فەسائیل و ئەوانە زۆر کاریان کردو لەسەرکە ئەو پرۆژەکان جێبەجێ نەکرێت ئەو خشتێکە لە من دەستم هەیە خستێکیەوەژی فەرمیە کە ئەو تەخسیساتی ساڵانە لە بۆ پارێزەکانی دەروەی هەرێم ئەو 15 پارێزەکان لە نێنەوە حتا بەسڕا بۆ نمونە بێنە سەر پارێزگای بەسڕا بەردەوام gelek ناڕازی بوون وێرە بالضبط بەسڕا لە بۆ ئەوەی مان ئەوەی لە پارەکەی کەمایتەوە لە دوای کە تەخسیسات دوی کرایە ساڵ 2022 819 ملیار ساڵی 2023 پارەکە 2 تریلیۆن و 56 ملیار 2024 ئەو ساڵە کە لەوەی تەخسیس کرایە 852 ملیار کۆی دەکات 3 تریلیۆن و 728 ملیار ئەvە مایە ناهاتیە خەرجکردن ئەوە مایە لێتێت ئەوە مایە ئەوانە پرۆژەکانی کە لە وزارەتی پلاندانان کە پەسەند کرایە ئەوانە با بڵێن کۆمشن ئەو پرۆژانە ئەو لایانی سیاسییان ئەو مافیەکانی کە هەنا کۆنتترۆلیان کردیە لەومە هەندێک لایانی سیاسی ئەندام پەرلەمان کردنە هەڵە و کردنە کێشە لەسەر خشتەی ئەو ساڵە پێویستیان بە 2 تریلیۆن زیاد بکەنەوە بۆ پارێزگەکان سەرۆک وەزیران و لە ڕێگەی دیوانی چاودێری فدرالی ئیشارەتی پێدا کە پارێزەکانی عێراق بێجگەل هەرێمی کوردستان 10% پرۆژەکانیان جێبەجێ نەکردیە معنە پارەکان ماوە ئێستا کو ئەو 15 پارێزگەکانی عێراق دەکات 15 تریلیۆن و 875 ملیار ئەوە مایتەوە هەر 15 ئەوەش ئەو پارەی خەرج نەکراوە مەسیری وان پارەیە یە دیارە دیفچوونێک بۆ هەیە ئەوە دیفچون ئەوە تەقسیم کرێ لەسەر پرۆژەکانی سەر پارێزگەکان هین پەڕەپێدان ئەوە ئەشتا مایە پرۆژەی بەرهینان هین وەزارەتەکان ئەو بەس ئەوە بودجەی تایبەتە هەرێمی کوردستان لەو ساڵە بێ بەشە هیچ وەرنەگرتیە ساڵی پێشتر 2023 لە خشتە هاتیە بەشی هەرێمی کوردستان 12.67 276 ملیارە ئەوەش حتا ئەوڕۆکە خەرج نەکرایی لە بۆ هەرێمی کوردستان ئەمە محاولە دەکەین لە ڕێگەی حکومەتی هەرێم نووسراوی فەرمیان وەرگرتیە لە نوێراتی حکومەتی هەرێم لە بەغدا سەردانی وەزارەتی پلاندانانمان کرد کۆبوون لەگەڵ جێگە سەرۆک وەزیران محەممەد تیمی وەزیر پلاندانان نووسراوی فەرمی لا لیژنەمانەوە لیژنەی هەرێمی پارێزەکان کە ئەو بڕەپارەیە بەشی هەرێمی کوردستانە 2023 کە ئەمە دەنگمان لەسەریدا پەسەندمان کردین لە خشتێک هاتیە ئەو بڕەپارەیە لەگەڵ پرۆژەکانی حکومەتی هەرێم هەناردیتی هەناردەی وەزارەتی دارایی هەرێم و کات وەربگریت ئەبێ 2023 حەق هەیە داخواز بکەین و بدەتنژی هین پەڕەپێدان حەقی هەیە پرۆژەکانی بەرهینان ئەوە نا سویەکی 12 حق نامێت چەندە 276 ملیارە 276 ملیارە هیچ بەربەس لە پێش هەنە کو نەدەتن یان ئەگەرەکە بێزە ئەو پەرە بێتە خەرجکردن ژبەر و هاتیە پەسەندکردن بودجێدا و کوردستانیش پابند بوون ناخوا چەند جار ئەلان کردیە بۆ یاسا بودجێ کێشەی عێراق نە دستوری و نە یاسایە نۆکە ئەو خشتێک کە ئەمە دەنگمان لەسەری داوە خشتەی پێشتریان بودجە حکومەتی عێراق بە تەوافقیش دەکات نە بە دستور و بە یاسا يعني ئەوە پێ دەلێن حبرن على وەرق ئەمە دەنگمان دایە لەسەر 198 تریلیۆن حکومەت 206 تریلیۆن خەرج کردیە لەسەر چ بابەت خەرج چی یاسا خەرجی کردیە دستور و یاسا بەسەر لایانی سیاسی دەوەستێتەوە لەسەر ڕێکردن گرێتەوە
جنابی سەرۆک حکومەت کە سەردان نەکات ڕۆژی پاشتر موچە و بودجێ هەرێمی کوردستان دێت کە سەردان نەکاتن وڵای ئەوە لە یاسا نییە ئەوە نەفەقاتی فعلیە نەفەقاتی فعلی 7 تریلیۆن زیاتر حکومەت زیاتر خەرجی کردی لە ساڵی 2023 یعنی بەشی هەرێمی کوردستان دەبی زیاد بیت لەو خشتەی کە هاتیە کە دەگمانە سەریدایە حتا قەرزی هەرێمی کوردستان تریلیۆنی 116 ملیاریان بڕیە لە بەشی هەرێمی کوردستان کە قەرزەکانی کە لەسەر هەرێم هەیە چ قەرزی هەیە موچێ فەرمانبەران بیت و یا قەرزەکان دیکە بێ و کاتی خۆی حکومەتی هەرێم لە بۆ موچێ هینایەتی ئەوانش لەسەر هەرێمی کوردستان وحید الديون المديونية بس تداية هريمي كردستان تريليون 116 مليار أمانش لهريم بالريا باشا سبرت ببودجي يا أفصله دي وزارة البندية جيب كاتون بفرميجي دي وقائع عراق دا بلاف بكاتن يا بارت شو هاو كتا قلت حبر على الورقة يا وشو يا أفصله شبوها يا أفجي دي بتشيتن طبعا يان دي خارج كاتن يان بوفيجي حاجات هنا طبعا غلطك زورة استاش كاكشيفان دليت والله لو وقائع بلاونتو وقائع علاقي بينيه يعني حتى نسراوي انجمني كار بينوك يعني بلاف نبا بيش قال اواش او بروجي ياسانيه إيه؟ او خشتيا او خشتي هاتيه اما دغمنا سري داوا بوتا يا صوتها او بروجينيه اما او بروجي او خشتي بنر بو سرو كومار باصل مكات بيشتو وقائع اما بس ولامي امانه عامي مسوزرات دين دلين كتابكم مرقم او هاتيه اما وكو انجمني نيراني عراق لسر ماده حفتا وحفت دوم لسر بودجي 2023 24 25 اما دغما لسر موافقه من دايا او خشتيه جيب بكريتو دقل 2 تريليون صلاحيه من داقه انجمني وزيران بله قواسنو بكاد لباركاني بروجكاني برهينان لبو فربيداني بارزكان باشا اوي ككرا لانجمن نيران ككتابيان كردي لبو سروك كومار وغلطه او نه بروجي ياسا دشتا سروك كومار بسند كريت دشتا وقائع بلا دكريتو بس هو خشته هاتيه ومصيريه افصليه هريم كردستاني والله مصيري سر توافقات دميتو والورا كان بنسرا كفتني ديبو بيتك او بنسرا وقت تواو تشيك شماني او دواي حموك قرض كانوا بروجا كانوا او طبعا تعويض الموظفين هن مشخوران 9 تريليون و 8 سكه هن صالك دواي ذكاد 20 تريليون نوتو يك نوصته 11 مليار باشا 20 تريليون نوصته 11 مليار او باش هريمي كردستان طبعا لو 20 تريليون 4 تريليون قصور او هن برهنانا او استثمار مسرايا 4 تريليون و875 لو 4 تريليون و875 تريليون وابزم حفصته بنجاية زيادة كم ترى او هي بترولا يقدر هنا ينوتا او جي الشركه في سرمايه خلاص او دمنيتو او خرجناك حتى كومبانيا كان ريكوتنا قال بغداد بكرتو دزبا در هنا نود بكات او يدي دمنيتو زيادة ل 2 تريليون صوتو بنجا او بروجي كاني هريمي بارزغا كان هريمي هر 4 بارزغا كان باشا اس بزانياري بشراس كما وجبه وساته گشتم بو خرج کرنا و پریجی پروژهان دوی جاره کادی رکفتن بینه کرن علاقات بیاسایی و نبید یاسایی دهاتی و تیوار رکفتن بیته کرن حتی کو بیته خرج کرن رکفتنا يعني او نوكا دبيت بغداد البته کافی نیه او بغداد پابند بیت هناردی او پاره بو هرمی کردستان 31 12 او 4 تريليون كوتاي بيتت 4 تريليون و 785 مليار 31 12 نشين دخواست كان بشتي ببرواره بالضبط او نوكو برا بيدانا بتاع امانات اري كواتا بريا يكي 12 تيفيا ابا يك الي بري سي يكي 12 بالضبط دبيت يكم تريليون و 750 مليار او سر نوتا بترولا اري ل 2023 او هم لخشتها بو قواس تحويل مان كردي ل 2023 لبو 2024 اگر هاتو ريكوتن نكرة بوهناردي نفط او باري دمينيت او ناتاني حكومتي هريم دس لو باري بدات دمنيتو 2 تريليون تقريبا 250 مليار او هي بروجكاني برهنانا حكومتي هريم دبل الريقي هر شهر بارزقا كان بروجكاني للريقي وزارتي بلان دانان بصن بكرات وجيب بكريت او يخرج كريا حتى سويك دوازدا او براباري دبيت حكومتي بغداد وزاره داري هنارده بو هريم كردستان بكات باشا بكرتي هيك هاولاك هيا جباركو وقت زود تشا هيك هاولاك هيا ركفتن بينا كرن ابا بيت خرج او ركوتن كرايا
او هاتیه کرد دەنگمان سەری دایە وەکو یاسا او یەک یاسا بەس دەربە یاسای ژی ڕێککەوتنەکە دیت بێت دەبیت ئەوە دەبنێتەوە سەر سەرۆک حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆک حکوومەت وەزیران کە ئەو پارەیە کە تەخسیس کرایە کە دەنگمان لەسەری بێتە خەرج کرد کە لە یاسا هاتیە چ حجەتیان نەماوە هاتیە پەسەدمان کردیە ئەوە هەر ئەقلیم کوردستان ئەو بڕەپارەی هاتیە 20 تریلیۆن و 16 ملیار دەبیت ئەوە لە بۆ هەرمی کوردستان دەمنێتەوە ئەوانە هەموو حبرن على الوراق دەمنێتەوە ئەو ڕێکەوتنێک کە هەیە کە سەردانی سەرۆک حکوومەت بەردەوام دەبیت بۆ هەناردەی مافەکان هەرمی کوردستان گەلێک سپاس هەمومان دوو بوون من یانی نەڤیرەیەکە شێروان دوو بەردانی ئەندامێ لیژنەیە کاروبارên پارێزگەه و هەرێمانی پەرلەمانتوی عێراقی باش